ئەمڕۆ دوجار بڕیاری دادگای کەتنی دەشتی هەولێر سەبارەت بۆ پێنج چالاکوانەشی لاجێ دەرچوو بەداخەوە ئەویش ئیستینادی کرد لەسەر ئەو ڕەیەی بەڕێز داواکاری گشتی چاکسازی گەورانی هەولێر بەڕەتکردنەوەی ئیفرادی شەرطی بۆ هەر پێنجیان هەرێک لە کۆڤان تاڕق و نێچیر بەدیع و یوسف شەریف و مەحمود ناجی و ئەمجەد یوسف هەر دەمێ ئەوەشتان پێڕا بگەینم ئەمڕۆ شێروان شێروانی و مەلا شیڤان و هاریوان عیسا و هەروە گوهدار زێباری و هەروە ئەیاسکەرام ئەوانیش ئەمڕۆ داواکارییان لە ڕێگای چاکسازی گەورانی هەولێر ئاراستەی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی کردیا داوای گواستنەوەیان کردیەکە لە چاکسازی هەولێر بگوازرێنەوە بۆ چاکسازی سلێمانی بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە نەقلی چاکسازی سلێمانی بن ئەوانە مەحروم بن لە ڕێکارەکانی ئیفراشەرتی ئەو کاتەکە نەقلبوون ئەمە لە ڕێ سلێمانی لەوێت تەقدیمی ڕێکارەکانی ئیفراشەرتی دەکەین ئینشاءالله سەبارەت بە دۆخی مانگرتوانیش بەڕاستی ئەو پێنج کەسە شێروان شێرانی ئەوانی دیکە هاوڕێکانی وەزعی تەندروستیان بەڕاستی باش نییە ناجێگیرە دەمەوێت بە هەموو لایەک ڕای بگەێنم و دووەکەی تریش ئەوانەی کە دەوی خۆیان بەستا بۆ یەکێکیان لەژێر فشار دەوی درمانەکەی لە دەوی کراوەتەوە ئەوی دیکەیان تا ئەو دەقەش بەردەوامە و یەکیشیان دوێنێ ڕەوانەی نەخۆشخانە کرابوو تاکو درنگانی شەو لە نەخۆشخانە گەڕێندایەوە کە قاچێکی لەدەستدا بوو دواتر الحەمدولله خۆشبەختانە تا ڕادێک ئێستا ئەو وەزعی باشترە و هەروەها هەردوو کلێکانیشی لاواز ببوو.